سەرۆک ترامپ لەم کۆبوونەوەیەدا بە بەشداری هاوسەری و وەزیری خزمەتەکانی تەندروستی و مرۆڤایەتی بە پەیامنێرانی گوت کە هەڕەشەی درمی بەنگ و مخدرات هەر تاقم و لایەنێکی جەماوەری ئەمریکای خستۆتە بەر هەڕەشەوە. بەکارهێنانی بەنگی لە ڕادەبەدەر ئێستا هۆکارێکی سەرەکی مەرجی لە ناکاوە بۆ ئەمریکیەکان. ئاماری ئەو مەرگەش لە وەتای ساڵی 1990ەوە نزیکەی 4 هێندە زیادی کردووە و شێوە گرفتێکە کە پێشتر نەمان بووە. ترامپ لۆمەی ئەو قەیرانانەی خستە سەر بەڕێوەبەرایەتی پێشوو دەڵێت لێکۆڵینەوەکانی دادوەری فێدراڵی بۆ تاوانەکانی پەیوەندی بە بەنگ لە نێوان 2011 و 2016 23% بەزیوە. لە دەمێکدا درێژایی ماوەی سزادان بە شێوەی مامناوەندی بۆ ئەو تاوانانە کورت بۆتەوە. ئەو بەڵێنیدا بە پێچەوانەی ئەوە هەنگاو بنێت. هەروەها بڕیاری زۆر سەخت لەسەر سەرسنووری باشوور بەڕێوە دەبین کە شوێنی هاوردەکردنی ئەو بەنگەیە. هەروەها لەگەڵ چین قسە دەکەین کە شێوەکانی بەنگی دروستکراوی خۆماڵی لەوێدا دێتە وڵاتەوە. ئەوەش زۆر خراپە. لەگەڵ وڵاتانی تریش دەدوێن و هاوکاریمان لەگەڵ دەکرێت. کمیسیۆنی پێکهاتوو بۆ لێکۆڵینەوە لەسەر گرفتەکە حوتی ڕابردوو بە جددی داوای لەسەرۆ کرد بۆ چارەسەری پێشێلکاری بەنگ ئاستی تەنگەتایی ڕابگەێنێت. وەزیری تەندروستی کوتی لە 2015 52,000 ئەمریکایی بەهۆی بەکارهێنانی بەنگ مردوون و هەروە زیادیش دەبێت. ئەو گوتی ئاژانسەکەی کار بۆ مسۆگەرکردنی چارەسەری بۆ هەموو جیرۆدەبووانی بەنگ دەکات، پشتیوانی لە لێکۆڵینەوە دەکات کە چۆن چارەسەری ئازارەکان بکەن بێ ئەوەی بەنگ بەکاربێنن. یەکێک لە ئەو شتانەی ئەنجاممانداوە هەڵ دەدەین لە ئەزمموی کەسانی جۆربەجۆر کەڵگۆر بگرین، سەردانی ئایالەتەکان و کۆمەلگای جۆربەجۆری وڵات بکەین و باشترین ڕێوشێن بدۆزینەوە، واتە چ شێوازێک لەو شوێنانە کاریگەرە لەگەڵ ئەو بنەماڵانە بدوین کە بەهۆی قەیرانی بەنگ تووشی ماڵکاولی بوونە، لەگەڵ گیرۆدەبووانی بەنگ قسە بکەین کە چاک بوونەتەوە، داخوات چ ڕێگایەک دەتوانێت کاریگەر بێت. پرایس کوتیشی ئەنستیتۆی سەرانسەری تەندروستی کار لەسەر دەرزێک بۆ کەسانی جیرۆدەی بەنگ دەکات کە بێ بەکارهێنانی بەنگ چارەسەری ئازار بکەن.